ڕێکەوتنەی خۆیان و ئەو خاڵانەی کە لە ڕێکەوتنەکە لەسەری ڕێکەوتون بۆ ئێمەیان ڕوون کردەوە و هەموو ئەو لایەنانەی کە لە ناو ڕێکەوتنەکە هەیە بە شێوەیەکی تێر و تەسەل مناقشیان لەسەر کرد و بۆ ئەمەیان ڕوون کردەوە بە خۆشحاڵیەوە ئێمەش دید و بۆچوونی خۆمان لەسەر ڕێکەوتنەکە و لەسەر هەموو پرسە سیاسەکانی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە کرد. بۆ خۆشتان دەزانن ئەمڕۆکە کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی باردۆخێکی زۆر ناخۆش و نالەباردا دەچێت لەباری ئابووری لەباری سیاسی هەتا لەباری سەربازیش. بۆیە ئێمە لەو کۆبنەوە وەکو بۆ برایانیشمان دووپات کردەوە پێویستی و گرنگی یەکڕێزی ماڵی کوردیمان دووپات کردەوە و ئەو ڕێکەوتنەی برایانی یەکێتی نیشتمانی کوردستان و بزنەوەی گۆڕانیش لەو چوارچوەی یەخستنەوەی ماڵی کورد بەکارێکی گرنگ بەکارێکی زۆر باش دەزانین و داواکارین ئەو ڕێکەوتنە بێتە سەرەتایەک بۆ ڕێخستنەوە و یەخستنەوەی هەموو ماڵی کوردی و گەڕانەوەی دۆخی سیاسی بۆ شوێنێک بۆ شێوازێک کە هەموو لایەکدا تێیدا بتوانین بەرەنگاری ئەو دۆخە بینەوە بتوانین ڕوبەڕووی ئەگەر و پێشاتە ناخۆشەکانی ئەم هەرێمە کوردستان ببینەوە. بەڵێ طبعاً وەکوبرای بەڕێزم کاگۆران ئاماژەی پێکرد ئێمە لە درێژەی سەردانەکانمان وەکو لیژنەی سیاسی کە لە سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروست بووە لە درێژەی سەردانەکانمانە ئەمڕۆ بە پێویستمان زانی کە سەردانی برایانی زەحمەتکێشان بکەین و ناوەڕۆکی ڕێکەوتنامەکەمان لەگەڵا هاوتۆکردن طبعاً هەڵوێستیان زۆر ئیجابی بوو. هەروەها سەبارەت بەوەی کە یەکڕێزی ناوماڵی کورد خۆمان ئامادە بکەین بۆ ئەگەر و پێشاتانەی کە لە داهاتووە ڕوبەڕووی کورد دەبێتەوە. کورد ئەوەی کە تا ئێستاکە ئێمە پەنجەی پەشیمانی بۆ گازین ئەوەیە کە ڕووداوێک ڕووی داوە کورد دواتر هەستی بە کاریگەری ئەو ڕووداوە کردو. ئێمە بێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوبەڕوومانە ببنەوە بە تایبەتی لە مەسلەی سووریا و عێراق و ئەو شەڕی داعش کە کۆتایی پێدەی ئێمە چی بکەین هەروە چۆن خۆمان ئامادەکەین بۆ ڕیفراندۆم بۆ دەوڵەتی کوردی یەکڕێزی ناوماڵی کورد مەسلەی شەفافیت هەموو ئەو پرسە چارە نووسازانی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە پەیوەندیان بە داهاتی کوردستانەوە هەیە. طبعاً هەموو ئەمانەمان باس کرد لەگەڵ برانی زەحمەتکێشانە جارێکی تر دووپاتیەوەکەمەوە کە برانی زەحمەتکێشان خۆشبەختانە هەڵوێستیان زۆر ئیجابی بوو و هەڵوێستیان زۆر باش بوو سەبارەت بە بەندەکانی ڕێکەوتنامەکە و پشگیری خۆیان دووپات کردەوە. بەڵێ من مەریوان لە پرسادیچکا گۆران سارێ بۆ بەڕێزی وەک دکتۆر ئاماژەی بکرد بەڕوونی باسییان لە ڕێکەوتن سیاسیەکە کردووە بۆ ئێوە دەمێت ئەوە خەیتە ڕوو تاکو چەندێەوە ئومێدان بەوەیە کە ئەم ڕێکەوتن سیاسی و لەکە بۆ یەخستنی نێوماڵی کورد بۆ تێپەڕبوونی هەرێمی کوردستان لەم ڕەوشە دژوارەی تێکەوتوانی هەڵوێستی ڕسمی ئێوە بۆ پاڵپشتیکردنی پرۆژەکەی یەکێتی و گۆڕان چییە دکتۆر پرسیارێک بۆ بەڕێزت ئێوە زۆربەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندان بەسەر کردوێتەوە خەی دەتانەوێت سەردانی پارتی دیموکراتی کوردستان بکەن بۆ بێکە بەشێکی زۆری کێشە و خێران و ناکۆکیەکان پێوەستە بە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ دیارە لە ناوەخنی ڕێکەوتنەکەش خاڵی ئەساسی ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە لە پێناوی خستنەوەیمان نێوماڵی کوردیا و بنەبڕکردنی ئەو کەم و کوڕیان هەیە چ لە بواری ئیداری چ لە بواری سیاسی چ لە بواری هەتا پەیوەندەکانی هەرێمیش. بۆیە ئێمە بەڕاستی لەو پێودانگەی کە خزمەتێکی گەورە بە خستنەوەی ناوماڵی کوردی دەکات ئێمە پشتگیری ڕێکەوتنەکە دەکەین وەکو لە سەرەتاش باسم کرد و هەموو ئەو ڕێکەوتنانەش کە لە خزمەت یەکڕێزی ناوماڵی کوردین حەزبی زەحمەتکێشانی کوردستان پشتگیر و پشتیوانێتی ئێمە خۆمان بەشێک لەوەی کە لە ناوەخنی ئەو ڕێکەوتنەی هەردوولایانی بەڕێز هەیە ئێمە پێشتر لە ڕێگای یادەشت بە لایەنە سیاسەکانمان داوە و بەشێک لە داواکاری و خواستەکانی ئێمە وەکو زەحمەتکێشان لە خودی ئەو پرۆژەدا هەیە. بەڵێ سەبارەت بەوەی کە ئێمە کەی سەردانی پارتی دیموکراتی کوردستانەکەین طبعاً لە ڕۆژانی داهاتووە داوایان لێیەکین کە سەردانیان بکەن ئەگەر وەڵامیان هەبوو سەردانیانەکەین وەڵامیان نەبوو ناتوانین سەردانی ئەوەی لە ئەم باس کرا لەگەڵ زەحمەتکێشانی کوردستانەکەی جیاوازیەکی هەبوو ئەمە یەک پاڵپشتی لە پرۆژەکەی هێوا. بەڵێ طبعاً هەر کۆبوونەوەمان لاگەر هەر لایەنێکە ڕەنگە جیاوازی هەبوو بێتەوە نقاتی مشتەرێکشمان زۆر هەبووە بەڵام بە گشتی سەردانی و لایەنانەی کە کردومانە هەمویان زۆر بە خۆشحاڵیەوە پشتیوانی ڕێکەوتن و بەند و بڕگەکانی ڕێکەوتنەکەیان کردووە و ڕەنگە حیزبی زەحمەتکێشان تێڕوانین ینی لە ڕووی وەسیلەوە کە چۆن ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت لەگەڵ لایەنەکانی ترا ڕەنگە جیاوازیە کە بێ لایەنێکی تر لەگەڵ لایەنێکی ترە جیاوازیە بێ بەڵام مەبدەئیەن هەمووان لە پشتگیری بەندەکان و بڕگەکانی ڕێکەوتنەکەیان کردووە.
طبعا ناتوان ناوی نانی شەڕی ڕاگەیاندن ئەوەی هەبوو لەو یەک دوو ڕۆژەیە پارتی دیموکراتی کوردستان لە 5-6 مانگی ڕابردووە دەستی بردووە بۆ هەموو ڕەمز و پیرۆزیەکانی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵێ واقعی نایاسایی دروست کردووە داوێت پاڵ ڕێخەری گشتی ئەمە ژوای لە بزوتنەوەی گۆڕان کرد کۆمپڵە حقایقی تاریخی ئەوانە هەبی خاتە ڕوو ئێستا کە ئەوەش نەما و ناوی نانی شەڕی ڕاگەیاندن ئێمە ینی ئەوەی کە جەناب پێڵی شەڕی ڕاگەاندن طبعا من ناوی نانم شەڕی ڕاگەاندن کۆمەڵێ ئەوە بوو حقایق بخراوەتە ڕوو ئێستا ئەوەش نەما و تەسەور ناکەم دکتۆر سامان لە ڕوودا و پرسیارێکم بۆ جەنابەوەیە ئێوە جگەلەوەی کە خاڵەکان ینی ڕوون کات بە گۆلانە سیاسەکان ئەگەر بتوان دەرەنجامی هەموو سەردانەکان بە کوردی پێمان بڵێن دواتریش ئەوەیەکێک لە ئەجندای سەردانەکانتان ینی ئەو پرۆژەیە نێوان ئێوە و